خەریکی چیت؟ خێر بێ خەریکی شتێک بووم جاران لە سەرەتاییە ماڵەکان یاریکیانە کرد سە بۆ نمونە من ژمارەیەکەم نووسم قەدر یاری و بیستووە؟ بیرم ماوە ژمارەیەکە نووسم ئەو بزانم زانیم بەس لەبەرەوەی دڵنیانیم نایڵە دایما یەک شتێ دایما و کەسەی کە ژمارەکان نووسێ ژمارەیەک ئەنووسێ کە کاریگەری شتێکە بۆ داوێکی مێژووی بەسەریەوە هەبوو بێ وایە ئەوەشی کە وەڵامەکە ئەیاتەوە لە کاریگەری مێژووە یاخود ساڵێکە یان بەروارێکە لەمەوە شتێکی خۆش ناخۆش ڕوویابێ زۆرشتی شێ بۆ ئەوە وایە باشە با بابەتی ئەم جارەی پرۆگرامەکەمان هەڵبژێرین زۆر باشە لەسەر چی بەڕای من بە گەنج و ئینتیما بێ آخر ئینتیما بەشی زۆر لێبێتەوە گەنج و ئینتیمای بۆ نیشتمان گەنج و ئینتیمای بۆ نیشتمان و میوانەکانیش دەستنیشان بکەین و دواییش پەیوەندیان پێ بکەین باشە زۆر باش میوانن vê carê yên bernameya gencan e Hestiyar Ehmed li sala 1976 li Hewlêrê ji dayk bûye xwediya bawernameya mastera li peywendiyên navdewletî Hestiyar mamosteya zankoyê ye Henar Merûf li sala 1990 li Slêmaniyê jî dayk bûye xwediya bawernameya mastera li peywendiyên navdewletî Henar çalek vana medenî ye هۆگر ئیبراهیم li sala 1985 li Hewlêrê ji dayk bûye xwediyê bawernameya mastera li zanistên siyasî Hoger mamosteyê zankoyê ye Ala Wişyar li sala 1982 li Merîwan ji dayk bûye derçûya şişê Amedeyî ye Ala rojnamevan e بەخێر بن بۆ بەرنامەی گەنجانە دیارە بەرنامەکەی ئەم ڕۆمانسەر ئینتیمایە بەس شتێکێ زۆر تێبینی لای من ئەم ڕەنگە ڕەش و تاریکە بۆ بابەتە خۆی ڕەش ڕەنگەی ڕسمی هەیە لە ناو ڕەنگەکان نیشتیمانیش پێویستی بە جددیەت و ڕسمی بوونە بۆی قسەی لەسەر بکەیت بەس وابزە هۆشمان ڕەشتینە مامۆستایان قەینا ڕەنگە تۆخەکەی من ڕەشەکەش نایەڵێ با یەکسەر بچینە ناو گفتوگۆکانمانەوە کاک هۆگر ئەگەر پێمان بڵێ ئینتیما بە شێوەیەکی گشتی چییە؟ بە شێوەیەکی گشتی ئەگەر بە پوختی قسە لەسەر ئینتیما بکەین دەتوانین بڵێن ئینتیما پەیوەستبوونەکی ئەنتۆلۆژیە بە شتێکی باڵاتر لە خۆن کاتێک کە دێک باس لەسەر ئینتیمای نیشتیمانیش دەکەی پەیوەستبوونە بە کۆمەڵێک بەهای نیشتیمانی لە ڕووی ڕۆحی معنەویەوە کاتێک تۆ شتێک لە دەرەوەی خۆت بنیاد دەنێ و پەیوەست دەبی پێی ئەوە پێی دەگوترێت ئینتیما جا ئەمە ئینتیمایە ڕەنگە بۆ ئاین بێ ڕەنگە بۆ نیشتیمان بێ ڕەنگە بۆ حزب بێ بۆ بیرۆکەیەک بێ دەشێت لە یەک کاتیش زیاتر لە ئینتیمایەک لە ناو بنیادی مرۆڤ هەبێ بۆ شتێک بۆیە شتەکە ڕێژەیە کاتێک کە دەڵێن ئینتیمای نیشتیمانی هەیە معنەی ئەوە نییە کە ئینتیمای بۆ شتی تر نییە یاخود کە دەڵێن ئینتیمای بۆ دین هەیە بۆ بیرۆکەیەک و ئایدۆلۆژیایەک هەیە شتەکان هەمووی ڕێژەیە دەکرێت لەگەڵ ئەوش ئینتیمای بۆ نیشتیمانەکەشی هەبێ بۆ کۆمەڵێک بەهای گەردوونیشی هەبێ باش بە شێوەیەکی گشتی ئایا گەنج ئەبێ ئینتیمای بۆ نیشتیمانە بێ کاکەستیان بە دڵنیاییەوە لە بەرەوەی ئەمە گەر وەکو بوونەوەرە سەیری هەر تاچێک بکەین دەبینی وابەستێ بە کۆمەڵگەکەی خۆیەوە ئیدی هەستێکی هەیە شعورێکی هەیە بۆ ئەو کۆمەڵگەی کە تێدا دەژی ئەو هەستە و شعورە وای لێ کردو پەیوەست بێ بە کۆمەڵگەکەەوە لە هەمان کاتدا ئەو هەستەی کە بەرامبەر بە نیشتیمانی هەیە دەکرێتن ئێمە ببینن لە ئەرزی واقع ئایا ئەو کەسە ئەو تاکە ئەو گەنجە تا چ ڕادێک ئینتیمای بۆ نیشتیمانەکە هەیە لە ڕێی تەجربەکردن لە ڕێی پێوەرێک کە بتوانین ئەو گەنجە تا چ ڕادێک وابەستەیە بە نیشتیمان. هەنار خان پێگەی گەنج لە نیشتیمانە چییە؟ چ پێگەیەکی هەیە گەنج لە نیشتیمانە؟ بەڕاستی پێگەی گەنج زۆر گرنگە لە نیشتیمانە و بەڵام بەداخەوە گەنج گرنگی پێنەدراوە گەنجێکی زۆرمان هەیە کە پێویستی بە گرنگیەکی زۆرە گەنجێکی زۆر موهوبمان هەیە ئێمە لە ناو کووردا بەڵام هیچ گرنگیان پێنادرێن یعنی ئێمە کە باسی ئینتیما ئەەکەین کە باسی نیشتیمان ئەەکەین
زۆر گرنگە کە باسی ئەو کەسانە بکەین کە لەناو ئەم نیشتیمانەیە ئەژی ئایا چیان پێویستە لەبەرەوەی ئەو دوو شتە زۆر ینی زۆر لینکەکەن بەیەکەوە کە تۆ نیشتیمانت خۆشویست ئەتەوێت ئیشی بۆ بکەیت بەڵام ئایا گەنج ڕێگەی پێدراوە کە ئیش بکات بۆ نیشتیمانەکەی ڕێگەی پێدراوە یان ڕێگەی پێنەدراوە بەڕای من گەنجی زۆرمان هەیە زۆر حەزەکان ئیش بکەن من خۆم ئیش لەسەر پرۆجێکتێکەکەم کە بۆ گەنج و بۆ ژنانە زۆر ئەیبینم کە گەنجێکی زۆر هەیە ئەفکاری زۆریان هەیە ئایدی زۆریان هەیە زۆر حەزەکەن بیان نەدیوە بەڵام سپۆرتیان نییە دامیان نییە کەس نییە ئەسڵەن ئاوڕیان لێباتەوە کە ئەوە چیمان پێگەێنێ ئەوەیە کە تۆ نیشتمانت خۆشێ بەڵام نازانی چۆن ئیشی بۆ بکەیت کە ئیشیشی بۆ ئەەکەی ئیشەکانت زۆر کەمن لەبەرەوەی مەجالێکت نەدراوەتێ کە تۆ بتوانانی ئیشی بۆ باش لێرا پرسیارە دروستە بێ کاگاڵا لەم کاتەیە ئینتیمای نیشتیمانی لای گەنج چۆنە لە چه ئاستێکدا شار بۆ شار فەرقەکانم کوردستان چۆنایی لە هەولێر لە دوهۆک لە زاخۆ لە منتەقەی سۆرانوانە ئینتیمای نیشتیمانی پەیوەندی بە حزبێکی دەسەڵاتدارێکە پارتیە پارتی شاڵا هەڵگری مەسەری ناسیۆنالیزمە ئەمانە ئینتیمان هەیە بۆ نیشتمان بەڵام ئەگە بەیانی پارتی لەو خەتە فکریە خۆی لابدا لە ناسیۆنالیزم لەڕا بدا ئایامانە ئینتیمان نەمێنێ بۆ نیشتمان جیاوازی چێ لەگەڵ ناوچەکان ئستاد با شتێکی تر بکەین مەسەن بۆ نمونە لە سلێمانیە ئینتیمای نیشتمانی زۆر کەمە یعنی وای لێ هاتووە چون دابەشکاری هەیە باڵباڵ هەیە کۆمەڵی گروپ هەیە حزبی ڕەنگاوڕەنگ هەیە ئەمانە وا ئەکان لەوەی کە هەر کەسێک تووشی شڵۆژاری فکری بێەوە تووشی ئەوە بێ کە منسەجم نەبێ ئینسجامێکی فکری نەبێت ئەم نەبوونی ئینسجامە فکریە لە لای گەنج واکات کۆمەڵێکی لادەر بێ کۆمەڵێک ڕووی لە ئاین کرد بێ کۆمەڵی ڕووی لەوەی کرد بێ ئەمانیش بۆ کۆمەڵێتر هۆکارەگەڕێتەوە چون مەسەلەن بۆ نمونە لەوێ ئەوانەی کە دەسەڵاتدار بوون بەردەوامەکە ئۆپۆزیسیۆن خۆیان بینیوە لەم حکوومەتە لەم دەسەڵاتدارە سەن بۆ نمونەیەکێتی نیشتیمانی لە چەند ساڵی ڕابردووە بەردەوامەکە ئۆپۆزیسیۆن قسەی کردووە گۆڕان کە خۆی دەسەڵاتدار بووە لە ناو حکوومەتە بووە بەردەوامەکە ئۆپۆزیسیۆن قسەی کردووە ئەم بە ئۆپۆزیسیۆنکردنی خودی خۆیان کە خۆشی بەشێک بووە لە دەسەڵات واکە کە قسەیەکە ڕوو لە گەنجەکە قسەکە تاسیری ئەوەی تایە کە بەردەوام یاخی بێ هەڵ بچێ لە مۆزوعانە باش زۆر چاکە دەکەواتە ئەم بابەتە چۆن کارەکە ئەوانی کە باسی کرد کارەکە دەسەر ئینتیمای نیشتیمانی لە لای گەنج ئستا دەزانی مۆزوعەکە چیە سێکە کاتێک کە تۆ دەسەڵاتداری خەڵکی بۆ نمونە ناوچەی سلێمانی من نامەوێت باسەکەمە چڕکەمەوە لەسەر مەسەلەی سلێمانی بەڵام لەوێ کۆمەڵە دموچاو هەیە کۆمەڵێ کەسن کە بەردەوام لەسەر شاشان ئەم کەسانە یەکەم زەربەکە دایانە لە ناسیۆنالیزمی کوردی جا من ئەبێ باسیەوە بکەین کە ئینتیما پەیوەندی بە ناسیۆنالیزمی کوردیوە مشەخەسەن باسی ناسیۆنالیزمی کوردی لەو شاراکەین ئەم ناسیۆنالیزمی کوردیە زەربەی هەرە کاریگەری لەلایەن ئەم کۆمەڵە گروپۆ لە ناو شاری سلێمانی لێدراوە بە باشەیە بەخراپە ئەمانە کۆمەڵێ دموچاون کە بەردەوام خەریکی دزی بوون خەریکی گەندەڵی بوون ئەویان کردووە فڵانەکەن سەرانە لە خەڵکەسێن باش لە خەڵکەسێن خەڵ ناتوانێت بیزنس بکاتەوە خەڵکێکی شار خەڵکی سلێمانی بە تایبەت بەردەوام لەو جادانە ئەسوڕێتەوە کاتێک کە تۆ هیچ ئیشێکردنی بە کەسابەتێکردنی بێ ئینتیما بۆچی من قەناعەتم بەوە نییە بڵێ ئەگەر مادەم تۆ قەیناکە ئیشە نییە پارەت نییە ئینتیماشی بێ بۆ نیشتمانەکەت من ئەگەر ماڵەکەی خۆم بەدڵ نەبێت کاک هۆگر پێم وایە کاکاڵان و زۆربەی ئەو خەڵکە ئێستا لە مەجای سەقافیش دەکات ئەوانەی کە خیتاب دەدەن و ڕایگشتی دەجوولێنن نازان بمەبەستە یا بێمەبەستە جۆرێک لە تێکەڵکردن هەیە یاخود هاوتاکردنێکی ناتەن دروستە ئەویش نیشتیمان بە دەسەڵات هاوتا دەکەن لەو تێکەڵاوکردنە ئینتیبای فرد بۆ نیشتیمان زەرەر دەکات کە هەموو ئاکت و نمایشێکی دەسەڵات ئەگەر لەسەر نیشتیمان حساب بکەیت بێگومان نیشتیمان زەرەر دەکات چکە لە هیچ لەو کۆمەڵگایانێکە لە ڕووی سیاسی و لە ڕووی سایکۆلۆژی خەڵکی گەنج ئەو سایکۆلۆژە قوڵە نییە کە پێش لە دەسەڵات بخاتە پەراوێ زۆر نیشتمان بێنێتە پێشە بڵێ ئەو دەسەڵات ئەوان نەزانین چۆن بینن گەنجی ئەم ڕۆچەرە دەسەڵاتە بینێن گەنجی خانوویەکە بینێ کە خاوەنی خانووەکەم دەسەڵاتدارەیە
ئەو مەسئولەیە ئەو بەرپرسەیە ئەڵێ مادەم ئەم بەرپرسە خاوەنی ئەم خانووەیە من ئامادەنی منێم خانووا بژین بۆیە کۆمەڵ بە کۆمەڵ ئەم قوڵبینیە کە جەنابەت باسیەکە لە لای گەنج نییە تۆ چۆن ئەم قوڵبینیەوە تێفکرینە بە گەنجە بەخشی ئەمە بابەتێکی تری مۆزوعەکەیە متفقی لەسەرەوەی کە ئەو تێگەیشتنە لە لای گەنج نییە بەڵام بنویستم هۆکارەکانی دروست نەبوونی ئەو تێگەیشتنە ڕوون بکەمەوە کە ڕەوتێکی ڕۆشنبیری و ڕەوتێکی فکری هەیە بە ئەنقەز بیان بەبێ ئەنقەز ویستویەتی ئەو جۆرە تەشابهە دروست بکە بۆەوەی لە هیچ لە قۆناغەکان نیشتیمان سوودمەند نەبێت لە هەموو کۆمەلگایانەی لە ڕووی سیاسی لە ڕووی کللتوریە دواکەوتورە دەسەڵات نمایش و ڕوخسارێکی جوانی نییە بۆیە کاتێک کە دەبینین بۆی خۆی جوان بک خۆی دەداتە پاڵ نیشتیمان بۆی خۆی جوان بکاتن لەو کۆمەلگایانی خۆمان دەسەڵاتێکی بێعیب نییە بۆیە بۆی خۆی بە شتێکی گەورەتر هەڵباسی بۆی مانەوەی خۆی درێژ بکە خۆی نیشتیمانەوە هەڵواسیوە ئەم تێگەیشتە بۆ تەبەشێک لە حقیقەت لە فکری گەنجیش بۆیە ئەستاد بۆستە بۆ بەسەوەیە کە پارتی خۆی مەسەلەی چەمکی ناسیۆنالیزم هەڵواسیەک دەکەن من پێم وایە من لە سەربەری ڕێفراندۆمی شایکە بووم لەو کەسانە هەموو ئەگەرەتانەیە پارتی دەسەڵاتدار نەمێنێت لەو شاری سلێمانیە وەرن هەمووتان دەنگ بە ڕێفراندۆم من بۆ ئەوەی ئەو پرۆژەی کە پارتی باسی ناسیۆنالیزم دروستکردنی دەوڵەتیەکە بۆ ئەوەی ئەو پرۆژەشی بەدەستەوە نەمێنێت ئێستا پرسیارێک دروستە بێ کاک هەستیار کاک ئاڵا باسی ئەوەی کرد کە ئینتیما لە شارێکەوە بۆ شارێکتر ئەگۆڕێ ئایا ئەو ئینتیمای مەسەن گەنجانمان کە مەسەرەن لە شارێکە زیاترە ئایا ویستەکانیان زیاتر بەراورد کراوە بۆیە خواستەکانیان بەراورد کراوە بۆیە ئینتیمایان زیاتر یان هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە ڕاستی دەمەوێت بێمە سەرەوە باسێ کە کاک ئاڵا باسی کرد فرعزبی پرۆسەیەکی دموکراسیە یعنی لە بنەماکانی دموکراسی بوونی فرعزبیە ئەوە شتێکی ئەرێنیە و دەبێ ئێمە بەردەوام زەخت لەسەر بکەینەوە پاڵپشتی و هاوکار بینەوەی پرۆسەیە بەردەوام بێ مەسەلەی مانەوەی ئێستا دەبێت دموکراسی بەردەوام بێت بۆچی بێت دموکراسی ئەخر پێ دوایە زەڕوریەتی ئەم کۆمەلگای ئەمە پێویستی بە سیستەمێکی دموکراسیە بۆچی پێ دوایە من پێم وایە نییە تۆ ئەزایەکی من بەراورد مەکە بە وڵاتێکی فەڕەنسا من بەراورد مەکە بە وڵاتێکی بەریتانیا ئەڵمانیا ئەوانە ئەزمموی کولتوریان هەیە ئوستادیان من پێم وایە ئەگەر بێت و سانترالیزمی دموکراتیک لەم کۆمەلگا دروست ببێت کە بتوانێت بۆ خوارەوەی بۆ کۆمەلگاکەی خوارەوەی خەت و مەش دابڕێژە ئابەم شێوازە باشترە بەدرێژانی سەیری نەتەوەکەی خۆمان بکەین سەیری کوردستان بکەین لە هەموو سیستەمەکانی تر تەزعیدایە بەڕاستی یعنی لە هەموو سیستەمەکانی تر دۆڕاو بووە لە سیستەمێکی دموکراسی خیاڵێکی زیاتر لە سیستەم دموکراسیدا ئێمە کیانێکی هەرێمیمان هەیە لە عراق لە چوارچەوەی عراقین و توانیتمان ڕیفراندۆم بکەین ئێستا لە ڕۆژئاوا کیانێشتر خەریکە دروست دەبێت کورد لە ڕێگەی پرۆسە دموکراسیەوە توانێتی تا ئێستاکە لە قەرنی 21دا خۆی بستەر باشە کاتە تۆ باسی ئەو کارانە کرا هەنارخان واتای قسەی کاک ئەستیار ئەوەیە کە بەڵێ گەنجی شێکە ئینتیمای هەیە بەڵام ئەگەر گەنجی ئینتیمای هەبێت چۆن دیار ئینتیمای هەیە ئەکی دیارە کە ئینتیمای هەیە بۆ ئیشانەی کە ئیکا بۆ شەڕێی کە ئیکا بۆ وڵاتی خۆی ئێستا مەسەلەن ئێمە لە شەڕی داعشە زۆر بۆمان دەرکەوت کە کورد گەنجان چەنە ئینتیمایان هەیە ینی ئێمە لە وەزعێکی اقتصادی خراپە بووین پێشمەرگە شەڕی ئەکرد بەبێ ئەوەی موچەی وەربگرێ ئەوە ئینتیمان نییە بۆ خۆی ئەوە دەری ناخە بەڵێن ئەوە دەری ناخە بەرگولە بۆ نیشتیمانەکە ئەوە ئینتیمانیە باشە گەنجانی ئێمە ئینتیمایان زیاتر بۆ چ شتێک هەیە ئینتیمان بۆ نیشتیمان هەیە بەڵام واتە بە ڕێژەی یەکەم بەڕێژەیەکی من لەگەڵەوەیان نیم ئینتیمای گەنجی ئێمە زۆرینەی زۆری بۆ حیزبە و لە حیزبەوە ئینجا ئەچێتەوە بۆ ئەوەی کە ئینتیمای بۆ کوردایەتی خۆی هەبێت بۆ بەداخەوە ناتەمان من ناڵێم بە ئەم وایە بەڵام ئەتوانین بڵێن زۆربەی زۆری کوردی ئێمە گەنجی ئێمە ئینتیمایەکی زۆری هەیە بۆ حیزبەکان ئایا ئەو حیزبەی کە لەگەڵ یایەتی ئایدیۆلۆژی ئەو حیزبە ئەجەندای ئەو حیزبە چیە ئەو بەدوای ئەوەیە ئینجا لەوەوە ئەتوانێت بڵێ من ئینتیمام بۆ نیشتیمانی خۆم هەیە ئەوە شتێکە وازەحە دەتوانم ڕەدی ئەو سێجەنابەت بکەم چونکە ئەگەر باس لە ڕێفراندۆم بکەین ڕێفراندۆ پرسێکی نیشتیمانی بوو هەموو 193 خەڵکی کوردستان دەنجیدا بۆ ڕێفراندۆم
بێ ئەوەی ڕەچاوی حزب و فلان حزب بەشدار دەبیان بەشدار مامۆستاستیان مەسەلەی ڕیفراندۆم بابەتێکی بچووکە لە ئەوە ئینتیمایکی ئەو پەڕ ئینتیما بەرزترین ئاستی ئینتیمای نیشتیمانی تاجی کورد گەنجی کورد کرێبا مقاسە من قەناعەتم بەوەیە ئەو ئینتیمایی کە گەنج هەیەی ئینتیمایەکی فول حیزبیە و انتمایکی ناسیۆنالیستی نییە انتمایکی قومی نییە و لە بیدایەتیشە باسم کردوت ماگە بەیانی مەسعود بەرزانی و پارتی پەشیمان بێتەوە لە پرۆسەی مەسەلەی ناسیۆنالیزم و بەدەوڵەتکردن زۆرینەی هەرە گەنج لەو بازارە کە ئیسە من خۆم بە ناسیۆنالیست دەزانم یانی نییە بەبەرد من ڕاوەنێن لەبەرچی ئەم مۆزوع با من ئارگومنتێکی تر بۆ بێنمەوە لە وڵاتی وەکو نەرویجان لە سا ئامارێکیان گرتبوو لە 150 خەڵکی وڵاتە ناوی سەرۆکی وڵاتە نازانن بەڵام ئامادەیە وا بە نمونەیەکە بۆ بێنمەوە من پێشتر کۆمۆنیست بم تواز بۆستە با قسەکانم کرد جارێکیان من بۆچی بوو مەکابرایەکی ناسیۆنالیست جارێکیان تەماتە مەکڕی تەماتەیەکی ئەڵمانی دانرا بوو تەماتەیەکی نەرویجی دانا بوو تەماتە ئەڵمانیەکە هەرزانتر بوو جوانتریش بوو من تەماتە ئەڵمانیەکە مەکڕی کابرای نەرویجی هەر لە پەناوە تەماتی نەرویجی یەکڕی پێم وتم بۆچی تەماتەی ئەم تەماتە ناکڕی وتیەوە تەماتی ئەڵمانی من تەماتی وڵاتەکەی خۆم مەکڕم بۆی پارەکەی بۆ وڵاتەکەی خۆم کڕێتەوە هەر لە کاتێکە ئەو کابرا نێزانی ناوی سەرۆکی وڵاتەکەی خۆی چییە ئەوە پێڵێن ئینتیمای نیشتیمانی و نیشتمان پەروەری بەڵام ئایا ئەگەر حزب لە پشتی پرۆشتەی مەسەلەی نیشتیمانی نەمێنێ ئەم وڵاتە بەرەوچووە چییە؟ ئایا هەنار خان ئەی ڕای تۆ لەسەر قسەکانی کاک ئاوات قسەکانی و بەڕێزە زۆر ڕاستە ینی منیش هاوڕام لەگەڵ قسەکانی بەداخەوە ئێمە لە ینی من زۆر حەزەکان بەردەوام کە قسە ئەەکەین بگەڕێنەوە بۆ مەسائلی مەسەن خوێندن ئایا ئێمە سیستمی خوێندنمان چۆنیە چکە لە ڕێی خوێندنەوە ئێمە ئەتوانین زۆر شت بگۆڕین بۆ گەنج لە ڕێی خوێندنەوە ئەتوانین ئایدۆلۆژیای گەنج بگۆڕین بەڵام ئێمە حتا خوێندنەکەمان کۆنتترۆل کراوە ینی بۆیە ئەوە بینیت کە ئەو نمونە جوانە کۆنتترۆل کراوە لەلایەن حکوومەتەوە لەلایەن حیزبەکانەوە ینی ئێمە تۆزی لەمەوە پێشباسی ئەومانە کرد کە ئێمە گەنجی من ینی ئەو قدرەتەی نییە یاخود ئەو پاوەڕی نییە کە بێتە سەر شاشە قسە بکە ئەوە چییە خۆی ینی ئەوە هەر خۆی لە خۆیە دەری ناخا کە مەسەلەن تۆ حکوومەتەکە و ئەوەنە زاڵە ناڵێت گەنج هەستێ قسە بکات دڵنی هەبێت هۆکاری ئەوە حکوومەتە ئەتوانین بڵێنەوە هۆکاری ئەوە سیستمی خوێندنە و سیستمی خوێن ئەگەڕێتەوە بۆ کوێنی ئەمە تۆ ناتوانانی یەکسەر بڵێ ینی حەلقەکان ئەگەڕێنەوە بۆ شتی تر کە تۆ ئەگەڕێتەوە بۆ ئەو مەسائلانە سەیری ئەەکەی کە گەنج ئەو ینی ئەو قووەتەی تیانە بەداخەوە بۆچی تیانە لەبەرەوەی تۆ ناتوانێت قسە بکات کە قسە ئەکاتەوە تانێ ئەبین بەداخەوە چەندها کەسمان هەیە کە ئەکوژرێت ئەوەی کەشت ئەنووسێت دیار نامێنێت ینی بەداخەوە ئێمە حاڵاتی زۆرمان هێنی من خۆم لە ڕخراوێکی نێودەوڵەتیە کار ئەەکەم کە ئێمە کار بۆ ئەو کێشانە ئەەکەین ئامارمان بۆیە ماگانە کە چەندێک خەڵک دیار نامێنە گەنج کە چەندێک گەنج ئەکوژرێت کە چەندێک گەنج مەواهبی هەیە ناتوانێت ینی ئەو حەزەی کە هەیەی دەری بڕێن ئەو ئیشانە بکە عفو هۆکاری دیارنەمانی گەنجان چییە؟ بەداخەوە ئەوەیە کە بە حڕێتی خۆی کە قسە ئەکات دوای دوو ڕۆژە بینیت ئەو کەسە یان ئەشکەنجە کراوە یان لە سجنایە کەسیش نازانێت بۆ کە ئەچی دفاعی لێ ئەەکەی ناتوانانی بهێنیتە دەرێن بەداخەوە کێشەکان زۆرن من حەز ناکەم ئێمە لێرەیە بەس باسی شێوازێکی نەگەتیڤ بکەین لە کوردستان و لە ئینتیمایە ینی خۆشە مەسەلەن حەڵقەکە باسی ئەوەش بکات کە ئێمە ئایا بتوانین چۆنی چی بکەین بۆ ئەوەی ئەم کێشانە نەمێنێنی بە پۆزیتیڤی زیاتر سری مۆزوعەکان بکەین ئێمە من فۆکس پۆپێکم ئامادە کردووە لەبارەی ئەوەی ئایا پرسیارم لە گەنج کردووە ئایا لە نێوان ئاین و لە نێوان حیزب و نەتەوەیە کامیان ئینتیمای بۆ کامیان هەیە ئەیبینین و ئەگەڕین برام خوا قوتە بە باشی سپاس دەکەم پرسیارێکم لێت هەیە لە ئاین و نیشتیمان و نەتەوە حیزبە ئینتیمات بۆ کامیان هەیە وڵایی چوار ڕێگای یەک جیاوازم بە جاری وایە دوو ڕێگاکەکرێتەوە سەر یەک وەکو ئاین و نیشتیمان ئەگەر تۆ ئاینە هەبێ نیشتیمانیشە هەیە وڵا بۆ هیچ بۆ هیچیان ئینتیما و نییە؟ باشە ئەی کەواتە ئینتیمات بۆچی هەیە وەک بۆ چوارە نیتە؟ بڵێم وەکوچی تیم ئیتیمانمان بە ئاینەکە هەیە ئیتیمانمان بۆ نەتەوە بۆ هیچ دابوونەریت و ئەو شتانەی کە لە کۆمەڵگاکەمانایە وای لە منێشی گەنج کردووە کە ئیتیمان بۆ هیچیان نەبێت دڵنیا نیم هیچ شتێک بەنای نیشتمانی مابێ هیچ شتێک بەنای نیشتمان پەروەری مابێ ئینتیمان بۆ وڵاتەکەم لە پێشە هەیە ئینتیمان بۆ ئاینیش هەیە وەڵای ئینتیمان بۆ چییە بۆ کوردستانم بۆ نیشتیمان؟ ئاینەکەم ئێستا ئاینەکە و یان نیشتیمانەکە؟ نیشتیمانەکە
ڕای گەنجەکانمان بینی و زانیمان کە ڕای گەنجەکانمان چییە. ئێستا یەکەم پرسیارکە هەستیار ئایا بەریەکەوتنی ناتەندروست هەیە لە نێوان پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان و ئەگەر هەیە کاریگەری چییە لەسەر ئینتیمای گەنج؟ بەڵێ بەدڵنیاییەوە بەریەکەوتنێکی بەرچاو لە نێوان پارتە سیاسەکان دەبیندرێت و ناتەندروستە تا ڕادەی بێزاربوون ناتەندروستە، تا ڕادەی ئەوەی کە ئەو بەریەکەوتنی خەڵک دەیبینێ بەدڵنیایەوە بە ناتەندروستی دەبینێ. ئەوەش ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ کاریگەری لەسەر تاچی کۆمەلگا هەیە بە تایبەت گەنج، چونکە هەر ئەوە گەنجە ئەندامی ئەو پارتە سیاسیان. لەوێدا ئەو گەنجانە وابەستەی پارتە سیاسەکانی خۆیانن تا ڕادەیەک، لە ناو پارتە سیاسەکانیش وابەستەی تاچێکن لە ناو سەرکردایەتی ئەو حزبانە. هەر کاتێک حزبەکەیان شتێک دەڵێ یاخود هەر کاتێک ئەو کەسایەتی سیاسەنە شتێک دەدرچێنێ بەدژ بەرامبەر ئەوی تر پارتە سیاسەکەی تر بەدڵنیایەوە ئەو گەنجە دەستێتە ژێر کاریگەری ئەو لێدوانەیە یاخود ئەو بیر بۆ چونێکە پارتە سیاسەکەیان زۆر باشە. ئەمێ بپرسم وەکی کاگالان کاگ ئاڵا ببوورە باسی کرد بەجددی لەم ئەم قۆناغی ئێستا گەیشتونێتەوە حاڵەتی کە زۆربەی ڕێژەی گەنجانمان ئینتیمای حیزباتیان زیاتر بێ لە ئینتیمای نیشتیمانیە؟ خۆی ناتوانین بە ڕێژەی تهدیدیەوە بکەین کە ئینتیمای نیشتیمانیان زیاترە یان ئینتیمای حزبیان زیاترە. ئینتیما دابەش بووە، بەڵام بە پێی ڕوودا و بە پێی پێشاتەکان و بە پێی بارودۆخانی کە دێنە پێشەوە ئەو ئەولەویەتە لە ئینسان دەگۆڕێ. زۆر جار حەدەسی ئاینی دێتە پێشەوە، هیستریایەکی ڕۆحی ئاوا گەورەی بۆ دروست دەبی ئینتیمای ئاینیەکەی بەر پێش ئینتیمای نیشتیمانیەکەی دەکەوێت. لە هەیەجانێکی وەکو ڕیفراندۆم دەبینین هەمومان مەدحی ڕیفراندۆم و بابەتینەتەوەیمان دەکرد، یاخود لە ڕۆژی جلی کوردی هەموو تێکڕای گەنجان جلی کوردی لەبەردەکەن، لە ڕۆژی مەولود نەبەویش هەمووی ئەمامەیەکی سەوز لەسەری دەبەستی. بۆیە ئەولەویەتی ئینتیما لە گەنج بە پێی ڕوودا و بارودۆخەکان دەبینین گۆڕانکاری بەسەردادێ. ئەم نەبوودی ئینتیما لەلایەن گەنج بۆ ئەوە دەگەڕێتەوە زۆربەی ئەو ژینگەی ئێمە تێیداینە پڕ لە ئەحداسی غەیری نەتەوەیی یاخود پڕ لەو وێستگانەی کە تێیدانەتەوە وەکۆ حدەسە دینیەکانن، حدەسە ئابوووریەکان، حدەسە کۆمەڵایەتیەکانن، کۆمەڵێک ئەحداسی ناشێرلی کە لە ژێر پەنای دیموکراسیەوە دەکرێت. هەموو ئەمانە بۆ ئەوەی کە هێشتا نەتەوەی خۆمان نەیتوانی وەبوونێکی تەندروست نیشانی کۆمەلگای خۆی بدەن. کاتێک کە نەتەوە باڵا نەبوو لە هیچ لە قۆناغەکان ئەولەویەت بۆ نەتەوە نابینە، بەرەوە ئینتیما بۆ نەتەوە یاخود بۆ نیشتیمان. لێرە زۆرێک لە تێکەڵاویەکیش هەیە، معنی ئێمە دیدگایەکی ڕوونمان نییە بۆ نیشتیمان. ئایا مەبەسمە لە نیشتیمان کوردستانی گەورەیە یاخود ئەو پارچەی هەرێمی کوردستانە یاخود ئەو پارچەیە پەیوەستە بە عێراق، نازانی بۆ حزبەکانیش هەریەکەوە بە شێوەیەک تەفسیری نیشتیمان دەکەن. بۆیە زۆرێک لە تەشەتوت هەیە بەرامبەر بە نیشتیمان، ناڕوودیەک هەیە بەرامبەر بە نەتەوە. هەموو ئەمەوانەوەی کردووە زۆرێک لە بەرزی و نزمی لە ئەولەویەتی نیشتیما بەرامبەر بە دین و بەرامبەر بە حزب و بەرامبەر بە نیشتیمانیش. دەستخۆش هەنارخان، ڕۆژی ڕۆشنبیری و ئاستی معرفی مەسەن تاکەکانی کۆمەڵگامان ئایا کاریگەری هەیە لەسەر ئینتیمایان؟ بەتاکید بەدڵنیاییەوە ئەوە کاریگەریەکی زۆر زۆری هەیە و بۆیە من پێشتر باسی مەجای خوێندنم کرد کە چۆن ئێمە بتوانین پەرەی پێ بدەین، چۆن بتوانین ئەو سیستمەی کە هەمانە ناڵێم زۆر خراپە بەڵام ئێمە ئەتوانین بەردەوام ئەپدەیتی بکەین، چاکی بکەین. بە چ شێوەیەک ئەتوانین بەردەوام ئەپدەیت بکرێت و چاک بکرێت؟ ئەوە یعنی ئەوە کاری مامۆستایانە، کاری کەسانەوەی کە لە خوێندنان بتوانن ئەپدەیتانە بکەن. یعنی ئێمە توانین سێری وڵاتانی تر بکەین، بزانین ئایا خوێندن چۆنیە لە وڵاتانە، ئەتوانین سێری بەڕاستی ئەو زانکۆ پرایڤەتانە بکەین کە ئێستا لە کوردستانە هەیە کە بەڕاستی زانکۆی زۆر باشن کە جیلێکی زۆر باشیان هێناوەتە ناو کۆمەڵگاکەمانەوە. پرسیارێک دروستە بە هەنارخان، هەبوونی ئەو مەسەڵەن مەکتەب و زانکۆ ئەهلیانە کاریگەری نەبوو لە سەرکەمکردنەوەی ئینتیمای گەنجەکانمان، چونکە تەنانەت سرودی ئەیڕەقیبیان فێر ناکرێت، ئەوە کاریگەری نییە لەسەری؟ بەڕای من سرودی عێراقی بەبێ ناو مەکتەبەکانە فێر بکرێ نەک کە ئەگەیتە ئاستی زانکۆ. بەڵام لە زانکۆی ئەهلی ینی ئەو زانکۆیانە سیستمێکی تازایان هێناوەتە ناو خوێندنەوە، بۆیە ئەو سیستەمە تازەیە شتی تازەی تایە کە تەلەبە فێری ئەبێت، شتی تازەی تایە کە تەلەبە وعی زیاتر ئەبێت بۆ وڵاتانی تر. ئایا سیستمی خوێندن لە وڵاتانی تر چەندە؟ خۆت ئێستا هەنارخان تۆ گەوەزیری پەروەردە بوویتە، ئەگەر تۆ چیتە کرد بۆی کە باش بێت؟
بەڵێ ئێسمە لە 5 دقیقە ناتوانین باسی بکەین کە بڵێن چی ڕوئە یاخود چی ئەکرێ بەڵام ئەوە ئەجەندایەکی دوور و درێژ طبعا ناتوانانی کەناڵی تر هەیە کە لەگەڵ ئەوەش بە شخص نابێت بگۆڕێت ینی ئەوە ئەبێت سیستمێک کە ئەبێ بە کەسانێکی زۆر بگۆڕێ ینی ئەوە لە 2 دقیقە بەتەکیدی باوترێ. کاگاڵا قەیرانی ئابووری چی کاریگەریکی هەبوو لەسەر لاوازکردنی ئینتیما لە لای گەنجان؟ من پێشنەوەی باسی قەیرانی ئابووری کەمەمە باسی مەسلەی تاجمی فەرەنگی بکەم. تاجمی فەرەنگی چییە؟ تاجمی فەرەنگی واتە هێرشکردنێکی فەرهەنگی. لاوازی ئینتیما بۆ نیشتمان پەیوەندی بەو دۆغە جۆگرافیایە کە ڕەکتۆتی تۆ گیرت یا خواردوە. ئەمە بازنەیە بێ کە کوردستان بە بەتایبەت باسی باشووری کوردستانەکەین لێرە تورکیە لێرە ئێرانە لێرە عێراق لێرە سووریە. تۆ ئەم چواردەوری ئەم وڵاتانەی تۆ تاهاجمی فەرهەنگی هەیە لەسەر تۆ. دەستگای مخابەڕاتی زەبەلە دانیشتون لەسەرەوەی کە تۆ بڕوخێنن. هەروان لە ساڵەکانی 1992 کە دەستگای جاسوسیەکانی ئێران کاریان لەسەر ئەوە کرد کە شەڕی براکوژی لە ناوتەوە دروست بکەن کە دروستیشیان کرد و دروستیان کرد هاتن لە دوای ئەوە پرۆژێ تریان بۆ تۆ دروستکردن. گواستنەوەی فکری مەسەلەن بۆ نمونە زۆر جارە بینین کابراک لەم لاولولا قسەیەکە شانۆکارە یا مەسەلەن شاعیرە یا مەسەلەن مامۆسای زانکۆیە یا ڕۆمانوسە یا ڕۆشنبیرە. ئەڵێ منی لاقم بە سیاست تۆ نییە زووزووی ژەماڵن با بە نیشتمانی چی نیشتمانی چی. ئەم جۆرە دیالۆگە ئەو سیاسەتە تەهاجمە فەرهەنگیە کە وڵاتانی دەوروبەری تۆ بۆ تۆیان دروست کردووە بە ناوی ڕۆشنبیری مۆدێرن بە ناوی مۆدێرنیزمە پێشکەشی تۆیان کردووە تیانە بۆ نمونە بەختیار عەلیمەری و هاوڕێیەقانە ئاراز فەتا فڵان فیسار فەرموو تۆ ئەمە بدە بە کۆمەلگاکەت ئەمە پێشکەشی کۆمەلگاکەت بکە وای لێ هاتۆ بۆ نمونە کابرا شانۆکارە شانۆکارە سم پێمە بە شانۆکارە ئەم شانۆکارە وای لێ باشە منەمە قسەکانم کەم بۆی بگاتەمە بەس باشە باش ئەو ڕۆژی سیاسیمان کاکەستیار ئەو ڕۆژە سیاسی کە ئێستا هەیە هیچ کاریگەریەکی هەبووە لەسەر ئینتیمای گەنجان بە دڵنیایەوە من دەمەوێت گرێدراوی و بابەتەی جەنابیان بکەم کە بەڕاستی هەز دەکەی پرسیارە دروست کردووە لە باسی لەو هێرشەی فەرهەنگی کرد لە کوردستانی مە پارتی سیاسیمان هەیە پارتی سیاسی کوردستانیمان هەیە بەڵام هیچ ئینتیمایەکی بۆ کوردستان نییە هەندە ئینتیمای بۆ بەچی خۆی ناوناوە پارتی سیاسی وەکو ناو بەڵێ ناوی لە خۆی ناوە دەستگای میدیاییمان هەیە هیچ ئینتیمایەکی بۆ نیشتمان نییە کاتێک ئێمە چۆن دەتوانین هەڵسەنگانی بۆ بکەنەوە ئینتیمای بۆ نیشتمان هەیە یاخودنا دەبینین هیچ بەرژەوەندی نیشتمانی ناپارێز لە هیچ ڕێکەوە بەرژەوەندی نیشتمانەکەی ناپارێزی وەکو پارتی سیاسی و دەستگا ڕاگەیاندەکان خودی هەندێک لە ڕۆشنبیرەکانیشمان ئەو هەمووی بێتریڵێ خاین و خیانەتکار بڵێ تا ڕادەیەک هەمووان دەتوانن یەکتر تاوانبارکەن تا ئاستی خیانەتکردن چونکە خیانەتکردن لە خیانەتکردن جیاوازە بە چ شێوەیە دەکرێت پێوەرێک دابنین بۆ شتێک ئەگەر ئەم دوو بەرداخەم لە پێشە ئەگەر تەمەشایەوە بکەم دەزانەوە چەندی ئاو تێدایەوە چەندی ئاو تێدایە بەڵام بە هەردووکان دەڵێم ئاو لەناو گڵاسێکە ناو پەرداخێ ئێمە دەتوانین ئەوە پێوەری خیانەت تا چ ڕادێک فلان چۆن خیانەت کردو فلان چۆن خیانەت کرد چ ئاستێک مۆزوعی خیانەتە ئێمە لەبەرەوەی دەستورمان نیە ژێرخانێکی یاسایی دروستمان نییە بۆی خیانەتی نیشتیمانی بناسێری تا ئێستا من نازانین چ شتە خیانەتی نیشتیمانیە چ شتە خیانەتی نەتەوەیە بۆیە پرسیارەکە لەوەی تو دروست بوو کاتێک دەڵێ هەمویان بێکتر دڵێن خاین ڕەنگە کەس شیان خۆی پێخاین نەبی بۆی پێناسەیەکی نیشتیمانیمان نییە بۆ خیانەت هەر کاتێک توانیمان ئەوە ڕوون بکەینەوە دەستی شام بکەین کاتە دەتوانین بە ئاشکرا بزانی چێ خاینە و چێ خاین نیە حکوومەتی حزبیمانەیە کێشەکە ئەوەیە کە پێناسەکانی شەر حزبین ئەوەیە حکوومەتێکی حزبیمانەیە سیاسەتێکی حزبیمانەیە بۆ نمونە شخصی وەکو من ئەڕا دیفاع لە ڕیفراندۆمەکە ئەڵێ با دەوڵەت دروست ببێ با یاسا بچەسبێ بۆ نمونە ئێستا فەرموو فڵانە کەس بۆ نمونە بە عالەم ئاشکرا شارێکی وەکو کەرکووکی فرۆشتووە لە 16 ئۆکتۆبر فرۆشتوێتی بە عالەم ئاشکرایەتە پێشاشە قسەی زلزلی شەکە تۆ ناتوانانی لەبەرەوە ئەوەی تۆ لای تۆ خیانەتە لە لای ئەو نیشتمان پەروەریە
لەلای ئەو پاراستنی سەروەریەکانی کەرکووکە لەلای ئەو وێران نەکردنی شاری کەرکووکە هەموو ئارگومنت وەکو کێ وەکو ئاراسی شێخزەنگی وەکو لاوری شێخزەنگی وەکو پاڤێڵ تاڵبانی هەموو ئەمانە یەکێک لەو داوانەمان خودی 16 ئۆکتۆبر ڕووداوێکە کە لە باشە باسی 16 ئۆکتۆبر لەم ئۆستادیان بۆ نمونە زۆر سایکۆلۆژیان حازرکردنی خەڵک بۆ ئەوەی تۆ بەرەو ئاراستەی خیانەت ببات و وا لای تۆ قەناعەت بە تۆ بێنە کە ئەمە خیانەت نییە ئەمە کارەساتە بۆ دوای ئۆکتۆبر ئەمەوێ پرسیارکان لە خۆت بکەم ئەمە هەر پرسیار لە خۆت بکەم لە 16 ئۆکتۆبرە چ کاریگەریەکی هەبوو لەسەر ئینتیمای گەنجەکانی شاری کەرکووک بەڕاستی چ کاریگەریەکی هەبوو لەسەر ئینتیمایان کە خۆت خەڵکی ئەوەی من نمونەیەکتان بۆگەنەوە ڕۆژی 14 15 و 13 پێش 16 ئۆکتۆبر و هەر لە دوای ڕیفراندۆم و بەردەوام خەڵکی کەرکووک گشتی چەکی هەڵگرتە بوو لەسەر جادا بوو لێوێ ساتری لێدا لەوێ لەگەڵ جادا ئەنی خۆیان حازر کرد بوو بۆ بەرگریەکی گەورە بەڵێ من هەرچەک بەکارنانم خۆیان حازر کرده بوو بۆ بەرگریەکی گەورە و تەنانەت مەسەڵەن ئەیانوێ کەرکووکە بێ بە ستالینگراد نازانێت چیرۆکی ستالینگرادتان بیستەوە کە خەڵک مردوویە خوارد لە برسێتیە بۆی دیفاع لە شارەکەی خۆیکە بەڵام ئەمانە بەهاتن مەسەڵەن بۆ نمونە لە مەکتەب خالید و لە مەلا عەبدوڵڵا و لە فڵانە فیسار و لە تازۆ جادەیان بۆ کردنەوە کە هاتووە پێشمەرگە خۆی پاشە کشەی کردووە بە دەبابە و بە هەمەڕۆ زنجیری دەبابە خڕوخۆڕ بەناو ڕەحیماوە بەناو شۆراوە ئەڕواتەوە کابرات چۆن ورێ ئەمێنێ گەنجێک لەو شارای تر ئەڵێ بەرگری دەچی کەمەوە پێشمەرگەکە ئەوە خەڵکی ئەو شارە ئەوەی کە خۆی بەخاوەنی ماڵەزانی ئەوەی کە بەرپرسی منە واتە کاریگەری هەبوو لەسەر کەمکردنەوەی ئینتیمای گەنج نە کاریگەری وای لێ هاتووە 5,000 کورد لە کەرکووکە مناڵی خۆی لە بەر خوێندنی کوردی هەڵگرتووە خوێندنی عەرەبی ئەمە کارەساتە باش کاگەڵا هەناڵخان من ڕوودەمەکەمە تۆ ینی لەمەوە قسە درۆستە بێت باس دەوا کرا من گەنجێک ویستم لە دوای لێوەرگرم قسەی بۆ نەکردم بەس قسەیەکی زۆر جوان پێوتمە پێ بڵێم ئەڵێ لە وڵاتە خیانەتەکرێ و بە هەنگین ڕووپۆشەکرێ ئێستا من کە ئینتیمام نییە چ تاوانێکم هەیە با نەمبێت بۆ گەنجەکەوا بیرەکاتەوە سێری کۆمەڵی کەسەکە ینی ئایا نابێ ئەم گەنجە بەجددی خۆی لە خۆیەوە سێری بەتەنیا بێت یان یاخود ئەمێ بپرسم ئەو ڕووداوانی کە ڕوویاندا و باسەکرێ وایان کرد بەجددی بۆ منە 16 ئۆکتۆبر وایان کرد ئینتیما لای گەنج بە تەواوەتی کاڵ بێتەوە بەداخەوە زۆر وایە کە خۆی ناتوانین بڵین بەس کێشەی 16 ئۆکتۆبرە لەبەرەوەی ئێمە کێشەی زۆرمان هەیە لە ناو حیزبەکانە لە ئەو ئەحداسانەی کە ڕوو ئەیا بەڕاستی ئەوەی تروا لە گەنجەکە سارد بێتەوە شکستە طبعاً کێشەیە شکستە هەر ناوێکی لێ ئەنەی وا لە گەنجەکەات سارد بێتەوە ینی ئێمە هەر لە خۆمان لە کاتی انتخاباتە بێت ئەمە کێشەیە شکستە یا خیانەتە کامیانە ئەتوانی هەمووی باسێکڵێمی خۆی هەمووی ئەتوانی هەمووی ناوی لێ بنێ بە هەموونەوەکانەوە لەبەرەوەی ئێمە دوای ئەو ئەحداسە بینیمان لە کاتی دەنانە ئەبینی کەسانێکی زۆر کەم ئێساوەلاتوە ئەچە بۆ دەنان بۆچی مانای ئەوەیە متمانەی نەماوە بەو دەنەی کە ئەشتێ ئەیات ینی تۆ دەنەکە ئەیەی تەواو ئەبیت ئەگەڕێیتەوە ماڵەوە تشجعت ئەکەن بڕۆ دەن بە نازام چی ئەگەڕیتەوە ماڵەوە دوای دەنانەکە بینیڵێن ئەم فلان حیز بڵێ وڵا هینی تیاکراوە دزی تیاکراوە حیزبێکی تر دیزان باسی ئەکاتەڵێ تەزویری تیاکراوە ئەوە تۆ هەر لەوەوە ینی متمانەی چۆنت ئەمێنێ بە حیزبەکان تۆ متمانەی چۆنت ئەمێنێ بۆ دەنەی کە خۆت چووی ینی تۆ ئەو دەست ئێستا مەسان هەنێک گەنج هەیە ینی نەهەڵی کاری هەیە نەدەسەڵاتێکی هەیە هەموو تواناکەی ئەوە بووە بچێ بە ئازادی دەنێکی خۆی بە بەڵام کە گەڕێتەوە ماڵەوە دیسانەڵێن وڵا ئەو دەنێک هەیەشت کەس نازانێت ئایا ئەو دەنە بەڕاستی یاوتیانەوە تا تەواو دزراوە و ڕۆشتەوە بۆ کەسانی تر ئێتۆ هەلەوەوە ئەی سایکۆلۆجیکلیان تۆ کێشە زیاتر ئەکا زیاتر ئەکا بۆ باش کار خۆگەر لەسەر مۆزوعی 16 ئۆکتۆبر و ئینتیمای نیشتیمانی دوو تێبینیم هەبوو یەکەم 16 ئۆکتۆبر بەرهەمی بێ ئینتیمای کۆمەڵە گەنجە کە تازە گەیشتونەتە دەسەڵات و خۆیان لە ناو لوتکەی دەسەڵات دەبینەوە کە تێ ئەو ئینتیمایە لەلایەن خۆی نبینی خاک فرۆشتن و نیشتیمان فرۆشتن ڕەنگە بە ئینجازت شخصی ببینی لە پاڵ ئەوە هەر لە 16 ئۆکتۆبر دوو جۆرە ئینتیمامان بینی ئینتیمای گەنجێکمان بینی کە 1000 دینار لە جیرفانیەتی و ئامادەیە دەبابە بەسەر سەری تێپەڕی لە بەرامبەر گەنجێک ئامادەیە بۆ چەند پیرە نێوتێک بەسەر سەری ئەو دەبابەیە بڕوا و بەسەر گەنجەکەی تر بکەوی بۆیە ئینتیما بابەتێکی ڕێژەیە ناتوانین بڵین هەموو گەنجان نییە هەیەەوە یان هەموو گەنجان باشە کاکۆگر لەسەر ئەو قسەی تۆ
پرسیارێک دروستە بێ مادەم ئەو کەسانەی کە سامانێکی زیاتریان هەیە ئینتیمایان کەمترە و ئەو گەنجانی کە هیچیان نیە ئینتیمایان زیاترە نەخێر ئەوە ناتوانین ئەنگومەی دەچوات دروست بکەین چونکە ئەگەر بێین دیراسەیەکی سایکۆلۆژی کۆمەڵگەی کوردی بکەین ئەوانەی نیشتیمانیان خۆشوێت تەسەوڕ دەکەن فەقیرەکان بن نەک ئەوانەی دەوڵەمەندەکان بن بۆیە ئەوانەی کە جیرفانیان پڕ زۆر خەمی ئەویان لێکە بین لە نیشتیمان لە داهاتوو هەمویان جنسی دومیان لە جیرفانە دەتوانم تداخل بەڕاستی لای من ئینتیما هەر ئەوە نییە تازە زۆربەی گفتو بگەنە سەخاک ئینتیما لای من بۆ گەنجێک ئەوەیە کە فەرمانبەرە لە شوێنێک مامۆستایە لە شوێنە کارمەندە کارگوزارە ئیشکارەکەی خۆی بەجوانی دەکات زۆر زۆر لەقی لێ بێتەوە بەڵام ئێمە فۆکسەکەمانە سەر ئینتیمای نیشتیمان بۆ وڵات هەیە کەسێک لە ژینگەکەی خۆیدا دەوروبەرەکەی پاک ڕادەگرێت ئەوە ئینتیمایە بۆ نیشتیمان بەڵام بێ ئینتیمایی قێزدەوەندترین بێ ئینتیمایی لای من ئەوەیە کەیەکە خاک بفرۆشێت کاتێک کە خاک ئەو پەڕی بە ئینتیمایی ڕای کۆمەڵی گەنجم وەرگرتووە لەسەر ئەوەی کە هیچ ڕووداوێک وای لەوان کردووە کە ئینتیمایان نەمێنێت بە گوێمان لە ڕای گەنجەکانمان بێت. ئەوەی ئەوەی کە ئینتیمای نیشتیمانیت نەمێنێ نەخێر هیچ شتێک نییە ما هەموو کات نیشتمانمان ویستوە ئێستا لەم کاتە سەرەکەی حکوومەت کەمتەرخان بەرامبەر بە گەنج و بەرامبەر بە هاوڵاتیانی یعنی سەوای لێ هاتووە خەڵک بۆ نمونە وڵات وای لێ هاتووە تا زووتر بڕۆی باشترە زیاتر ئێستا لە وەختی ئێستادا یعنی حزبەکان و سیاست وشتیوە سەقەت ڕۆیشتە بڕۆت لەبە هەندێک یعنی بڕیار وشتیوا دەدەن هەمووی بڕیارەکانش یعنی ڕاستی نییە ئیساستی ناتەوەتیم هەیە بەس بە تۆ حس بوەشتان ناکەم کاریگەری نەبووە نیشتیمانی خۆشەویست نیشتیمان نەگەر هەبی دەڵەوێ ئەوەی شتێک تەئسیری لەسەری نییە ئەی چۆنە هەنێک گەنج کاریگەری لەسەر هەنێک گەنج هەبووە هەنێک ڕوودا هەر کەسە و فکرەی خۆی بە زۆکی شخصی خۆم نام بەیز نەما بۆ چوونی ئەو گەنجانەمان بینی هەناخان تا چەند ڕووداوەکان کاریگەریان هەبووە لەسەر گەنج بۆ نەبوون و هەبوون و کاڵبوون و ئینتیما لەلایەن بە دنیایەوە ئێمە لە هەر جێگایەکی دنیاە کە تۆ ئەژیت کە ئەبینیت کێشە و ململانەی زۆر ڕوو ئەیاوە لە ئەو کەسە ئەکات ئینتیمای کەم بێتەوە یاخود لاواز ببێت و بۆیە ئێمە ئێستا بەداخەوە ئەیبینین کە ئینتیمای گەنجان لاواز بۆ وەکو ئەوسانی ینی کە تۆ کتێبە کۆنەکانە خوێنیتەوە کە باسی مێژوو ئەکرێ کە باسی گەنجانی کورد ئەکرێ لەو شاخانە بەبێ نان بەبێ ئاو شەڕیان ئەکرد ینی ئەو جۆرە ئینتیمایە بەداخێکی زۆرەوە ئێستا کاڵ بۆتەوە وەکو ئەوسانیە و ئێمە ئەبێ هەمومان هەوڵ بین و کار بکەین لەسەرەوەی چۆن بتوانین ئەو ئینتیمایە و ئەو قووەتەی کە ئێمە ئەوسان هەمان بوو دیسان هەمان بێتەوە بەس باشە لێرە شتێکی تریش دروستە بێت من کاگەسیار باسی ڕەفراندۆمی کرد کاگ ئاڵا لە خەڵک هەبووە لە ڕەفراندۆما دەنگی یا بە بەڵێ بەڵام لەسەرەوەی کە دەنگی یا بە بەڵێ بە خیانەتکار حسابی بۆ کراوە هەزار تۆمەتی بۆ دروست کراوە ئاخر پێم بڵێ تۆ چی چاوەڕێی لەو گەنجاکە کە ئینتیمای هەبێ بۆ نیشتیمانێکی ئەڵێ من دەوێت جنێوم پێیان کە دەنگیان بە بەڵێ لەم لا شەوانێ بە هەمان شێو ئایا تۆ حەز ناکەی کۆمەڵێک دروست بوون یعنی ئەیانێ بە زۆر ئینتیماکە لە ناو گەنجەکە بێنە دەرەوە نەیبێ بۆ نیشتیمانەکەی ئەسیم بیدایەتیش باسم کرد ئەو کەش و هەوا زیاتر لە سلێمانیە هەیە لە شاری تران نییە ئەو کەشها ئێستا بۆ نمونە من لە شارێکی وەکو ئەو مەسەری ڕەنگا و ڕەنگبوونی حزبەکە کە تۆ زانی چی من بیدایەت باسم کرد نازانم ئاگات لێ یان باسی مەسەلەی تاهاجمی فەرەنگیم کرد بە پرۆژەی گەورە بە ملیۆنان دۆلار پارە سەرف کراوە ئەگینا بە تەحەداوەڵێن هیچ شارێ بە قەس سلێمانی مێژووی لەگەڵ کوردایەتیان نەبووە تۆ فەرموو ئەو هەموو لە شاعیر تۆ لە نووسەر تۆ لە کەسی شۆڕژگەر تۆ لە شێ مەحموود تۆ لە نازام لە نالی و لە مەحمی و لە کسی کوسکەی هەموو
ئەزیزی من بە پرۆژە کار لەسەر ئەو شارە کراوە ئەمە نیشانەی ئەوە نییە ئەگەر بێت و لە سلێمانی ئەمڕۆ ئەو دۆخە قوڵقاوە بڵێ بە سلێمانی وڵا ئێوە جاشن ئەمە غەڵەتە ئەم جۆرە سایکۆلۆژیە وامان بێکە بمان خاتە ڕێک ئەمانە خاتە باوەشی کاتێک کە تۆ میدیات بەدەست بێت ئێستا میدیاکە ئێوە میدیایکی نیشتیمانیە یە لەسەر ئەم قسەیەکە ڕنگدانەوەی سایکۆلۆژی کۆمەلگایەکی نیشتمان پەروەرە ئەیداتەوە بە کۆمەلگاکە ئەو میدیانە کە کار لەسەر ئەوە ئەکەن بوان گرنگ نییە شتێک بە ناوی مۆراڵی نیشتیمانی ئەخلاقی نیشتیمانی ئەمانە لەوێ گرنگ نەماوە چون کۆمەڵێک کە زۆکۆ برادر باسی کرد وتی کۆمەڵە مراهقی سیاسی کە جیلی دووەمی سیاسیەکانن لە وڵاتی وەکو بەڕیتانیا گەورە بووە لەگەڵ هیچ سایکۆلۆژیەکی کۆمەلگای کوردی و لەناو بەتنی کۆمەلگای کوردی و کۆمەلگای شاری سلێمانی ناژی نازانێ مەعانەتی گەنجێکی ئەو سەهۆڵەکە چۆنە دێت کۆمەڵێ قەڵەم بەدەستی هێناوە پەروەردەیەکە لە ڕێ قەرارگای ڕەمەزان و قەرارگای حەمزەوە دێ پارەکانیان نەدە من ڕۆژنامە نووسەیە لەو شاری سلێمانیە ئاوا هەچی سەری مانگە ئەبێ شتەکانی بباتە قەرارگای ڕەمەزان تا پارەکەی دەنێ ئەزیزی من چاوەڕاستەکەی من ئەمانەن قەڵەم بەدەسوینە کابرا گەنجێکە ئەیخوێنێتەوە ویدیات باسی هینم بۆکە باسی جوانیەکانی مەسەرەن مەلەکە شعارای بەهاری ئێرانم بۆکە یا بجێ باسی نازانم فڵانە فیساری مەولانا جەلالەدینی ڕۆمین بۆکە یە گرنگی بە کاشی بەردی کاشی ئیسفەهان چییە کە بێتۆ وتاری لەسەر بنووسی بە منی بفرۆشی تۆ بڵێ ئەمە بەردەکەی زەخمە ئەمە ئەم دروستکردنی ئەم جۆرە ناردن و گواستنەوە پێڵەن تاجمی فەرەنگی وای لێیە من هەست بە کەمایەتی بکەم ئەمڕۆ لە سیتی سینەمای شاری سلێمانیە مەجیدی گەورە دەریێنەری ئێرانیە دێت 100 میلیۆن دینار پارە ئێدرێتێ کە دێ فیلمەکەی نمایشکە مەجیدی کێ دەستڕاستی خامنەییە هاتووە فیلمێکی لە هندستانە دروست کردوە باسی مەعاناتی خەڵکەکە باسی مەعاناتی وڵاتەکەی خۆی ناکە کە بە هەزاران خەڵکی ماستەر لەناو قەبرە ئەخەوێ یە ئەمە بەرجەستەیەکاتەوە بۆ من یە کۆمەڵ دموچای فاکتۆری جاژێنێ لە ناو سلێمانە نیمایشەکە بۆ من ئەمە تەهاجمی فەرهەنگیە کاکەوتر ئەتوانین دەستنیشانی هەنێ قۆناغ بکەین کە تایە گەنجەکانمان ئینتیمایان بۆ نیشتیمان لاواز بووە ئەگەر نیشتیمان وەکو بیدایەتێک بۆی بگەڕێینەوە کە دەتوانین بڕین لە دوای ڕاپەڕینەکەی نەوەتەکانی ڕابردووەوە دەستی پێکەن لەوە کۆمەڵێک ئەحداسیات ڕوودەدەن دەبینین زۆرێک لە گۆڕانکاری لە ئینتیمان ڕوودەدات وەکو شەڕی براکوژی وەکو قەیرانی ئابووری وەکو قەیرانی سیاسی پێکەنانی حکوومەت شکستی پرۆسەی سیاسی هەموو ئەمانە بە شێوەیەک لە شێوەکات یاخود شکستی حکومڕانی باش لە کوردستان نەبووری خزمەتگوزاری نەبووری هەلیکار بێهیواکردنی گەنج و دەرنانی گەنج هەموو ئەمانە وێزگەی زۆر گرنگن کە لە ماوەی ئەو 27 ساڵ 28 ساڵی حکومڕانی کوردی وای کردووە قۆناغ بە قۆناغ ئینتیما لاواز ببێ ڕەنگە کۆمەڵک هەندێک وێزگەی تر هەبی ئینتیمای گەنجی بەهێزکردبی وەکو شەڕی داعش وەکو ڕێفراندۆم وەکو ئەو بابەتانەی کە هجومی حەجی شەعبی بۆ سەرخاکی کوردستان ئەمانە جۆرێک لە جۆرەکان بەڵام ئەمەش بە ڕێژەیە لە شارێک وەکو سلێمانی ئەمڕۆ داوانە کاریگەریەکەیان دروست نەکردەوە وەک لە دۆهۆک و سۆران دروستیان کردەوە بۆیە کۆمەڵک وێزگەی مێژوویمان هەیە لەو 27 ساڵە دەتوانین بڵین ئینتیمای نیشتیمانی لاواز کرد بەڵام دەرفەتێک هەیە کە بۆی ئەو ئینتیمایە بەرز بکەینەوە هێشتا شتەکانمان بەتەواو لە دەست نەداوە مادام هێشتا خۆمان بە کوردی قسە دەکەین و بە کوردی دەنووسین و ڕاوتێکی فکریمان هەیە بۆیە دەتوانین کۆمەڵ کار لەسەر ئەو کۆمەڵگە کوردیەش بکەین لە سیستەمی پەروەردەوە دەست پێ بکەین لە سیستەمی فکریەوە دەست پێ بکەین لە وشارکردنەوەی خەڵکەوە دەست پێ بکەین کۆمەڵێک ڕووداوی نەتەوەی یان بۆ دروست بکرێت کۆمەڵێک حکومڕانی باشی بۆ بکرێ خزمەتگوزاری هۆکارەکان دەستنیشان بکرێت کە هۆکارەکان نەما ئۆتۆماتیکیان ئینتیماکە دروست دەبێتەوە من دەمەوێت بە وتەیەکی غاندی شتێک دەرببڕم دەڵێ ئەگەر ساڵێک یەکگرتوویم بدەنێ من بە 2 ساڵ سەر بە خۆیتان بۆ بەدی دێنم ئێمە بەڕاستی وەکو کۆمەڵگەی کوردی کە لە بەرهەمی ئێستا ئەو بەرهەمەی ناڕێکیە بێ ئینتیمایە تاچی کورد لە باسییان کرد لە حزبەکانەوە سەرچاوی گرتووە لە نایەگرتووی پارتە سیاسەکانەوە لەو فەوزایە کە بارودۆخە سیاسەکە تێدایە وای کردووە کە ئێمە نەتوانین ئاستی ئینتیمای تاک ئاستی ئینتیمای گەنج بەرزکەینەوە من هەرگیز ناڵێم ئاستی ئینتیمای
گەنج گەیشتە خاڵی سفر کەم بۆتەوە بەس نەگەیشتە ئەو کاتێ دەگاتە خاڵی سفر کاتێک خاک دەفرۆشرێ ئەو کاتە دەگەیشتە خاڵی سفر کاتێک سەرکردەکان خیانەت لە سەربازەکان لە پێشمەرگەکان دەکەن ئەو کاتە بێهیوا دەبێت چونکە ئەوەی سنجی داوەتە بەرگول لە ئەوەی دیفاع لە پارێزگای لە نیشتمان دەکات 180 گەنجە باش ئەو هەنگاوانەی کە بۆ چارەسەرکردنی ئینتیمای گەنجەکانمان ئەبێ هەنگاوی بۆ بنێنچین بەڵێ ئێمە دەتوانین لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی خێزان لەسەر ئاستی کۆمەلگا ئیش لەسەر بەرزکردنەوەی ئاستی ئینتیمای گەنج لەسەر ئاستی تاک ئێمە کۆمەڵە قوتابخانەمان هەن پەیمانگامان هەن زانکۆمان هەن دەتوانین لە ڕێگەی ئەو پەیمانگا قوتابخانە زانکۆوانە کاتی خۆی بابەتێکە بوو لە سەرەتایی لە بیرمان پەروەردە نیشتیمانە پێدەوت ئێستا پەروەردەی نیشتیمانی لە هیچ شوێنێک نابینن لە هیچ قۆناغێک ناکوێنرێت کە گرنگە ئەوە ئاستی وشیاری تاک ئاستی وشیاری گەنج لە ڕێی پەروەردە نیشتیمانی و بەرز دەکرێت ئەوە یەک دووەم لە ڕێگەی خێزان و ئێمە خێزانەکانمان مەرز نییە لەوانەیە تاچێک لە خێزانێک ئینتیمایدا لاواز ببێت دوو لاواز ببێت بەڵام کۆی خێزانەکە ئینتیمای لاواز نەبووە لە ئاستی کۆمەلگاش دەکرێت کۆمەلگای مەدەنی هەم ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەم پاتە سیاسەکانیش بتوانن تۆ چی بە چارە سەرزانی بۆ هەڵکۆی ئەو هەموو ئەو کێشە و گرفتانێ سەباستان کرد ئەو قسانەی بەڕێز باسی کرد هەمووی ڕاستن و هەمووی هەنگاون بەڵام هەنگاوی زیاتریش هەیە ئەویش بەڕاستی کە تۆ گەنجێک پاری لە گرفانە نەبێت چۆنی ینی ئینتیمای هەبێ بۆ نەتەوەکەی کە تۆ گەنجێک بڕوا ساڵ دو ساڵ بەخۆ بەخشی لەم جێگا و لەو جێگا کار بکات و دوای ئەوە هیچ کەس ئاوڕی لێ نەیاتەوە ئەوە چۆن نازانم ئینتیمای هەبێ بۆ نیشتیمانەکەی کە تۆ گەنجێک ئەبینێت ئەوەنەی ئەجنەبیەک احتیرامی ئەگیرێ و پلەی بەرزی ئەدرێتێ لە ناو جێگاکانی ئیشە بەڵام گەنجێک بە هەمان ئەزمون و بە هەمان شەهادە و بە هەمان قدرەتەوە بە چاوێکی بەردەوام نزیکتر سیر حکومڕانی نییە بەبەراوەی کە باسیەکەی ئەمە شتێکی تر نیە جیاوازتر نییە لە ئینتیمای نەتەوایەتی نا طبعا وانێ لەبەرەوەی ئەوە هەمووی تۆ لە ڕێگەی حکوومەتەوە لە ڕێگەی دامدەکانی دەوڵەتەوە من گەنجێک بم شەهادەم هەبێ هەموو مواسەفاتەکانی ئەوە تێدا بکە دابمەزرێم یاخود کارێک وەگرم لە کۆمپانیایەک لە ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی بەڵام کەسێک لە دەرەوەی کۆمەلگاکەی من لە شوێنێکی دوور هاتووە لێرە بە پارەیەکی باشتر لەوانەیە 20 وەرەقە 2000 دلار بدەنەوەی بۆمانجێک ئەمیش بە 200 دلار دام نامەستێ یعنی ئەوە حاڵەتێکە لە حاڵەتەکان ئێمە ناڵێن ئەوە تەنها شتە کەوا لە گەنجەکە ئینتیمای کەم بێتەوە بەڵام تۆ ینی ئێمە بینیمان لە ساڵانی ڕابردووە چەندێک گەنج ڕائەکە ئەڕوا لەم شارە سەفەر ئەکات ئەوە هۆکاری چییە ئەگەر تۆ لە بەقوتیە کابی لە ناو وڵاتی خۆتە لە ناو شاری خۆتە قەت بیر لەوە ناکەیتەوە بۆ هەموو مەترسیە بڕۆی بۆەوەی سەفەر زۆر گەشت دەست خۆش کاک ئاڵا تۆ چی بە چارە سەرزانیت وڵابی بە وڵاتێکی بەرهەمێنەر مەصرف کنن دەبی ینی بە فارسیەکە بەرهەمێنەر واتە تۆ بتوانین سیارە دروستکەی واتە بزانێت کشتە کاڵی بێت واتە بزانی شتی بەرهەمی خۆت بخەیتە بازارەکە بەرهەمی خۆت خستە بازار بۆ نمونە کارگایەکی ئۆتۆمبیلسازی دروستکە کە 2000 گەنجی ئیشەکات ئەم کابراکە ئیشەکات دەستی بچێ بە گیفانی خۆیان نان خۆی پیاکە ئینتیماشی هەیە بۆ وڵاتەکە کاری تیاکە ئەمە یەک کە بتوانێت تۆ کێڵگەت بێ تەماتە بەرهەم بێنە خەیار بەرهەم بێنە کوودەکەیە ترۆزیە فلان هەرچی هەیە بۆ نمونە تۆ کارگەی جگەرێت هەیە لە سلێمانیا داد خستووە کاکە بێ ئەم کارگە بیکە بە کارگەیەکی تر کاکە کارگەی با توتن نەبێت لە ساڵەکانی هەهشتا بۆ هەموو شەرق ئەوسەد کارگەی توتنی سلێمانی توتنی ناردووە مەسەلەن نەبوونی کارگە کاتێک کە تۆ بەرهەمێنەر نیت هەموو ئەمریکا و ئەوروپا ئەم وڵاتە غەربیانە شانازی بەچیەوەکەن لوتیان بەرزە لە حەنا شەرق لە ئەوسەتیە ئەوە دروستەکەین و فلان دەکەین فیسار دروستەکەین کاتێک کە تۆ شتت بوو غرورت هەیە کە شتت نەبوو غرورت نییە ئینسانی کورد گەنجی کورد پێویستی بە غرورە ئەم غرورە بە شێوەی بازنەی هەم خەتای حزب بووە هەم خەتای کولتور من لە سریلانکا لەگەڵ تامیلێکا قسەم کرد بەرپرسی تامیل بوو نازانم چیرۆکی تامیل بزانی چییە تامیل وتم ئێوە بۆ تیرۆریستن شەرق غەرب پێتان ئەڵێ تیرۆریستن وتی گرنگ نییە ئێمە لای ئەوان تیرۆریست بین گرنگەوە ئێمە بۆ وڵاتەکەی خۆمە وتی بۆچی ئیستا ئێوە تیرۆریزنی خۆیەوە لە ڕابردووە تیرۆریست بوون ئێستا خێرە تیرۆریزنی وتی لەبەرەوەی لەوتان هەیە
تیرۆریست نین ئەوەیە وڵاتانی ڕێنتێرستێتی پێدەڵێن وڵاتانی ڕێنتێرستێت ئەو وڵاتانن کە نەوتیان هەیە و وەکو کرێ خانووی بەکرێ دابی سەریمان کە بچی کرێکە وەگریتن و لە جیرفانی خۆدانێت چاوەڕێنەکە هیچ ئیشە و کاتن و هیچ بەرهەمێکی ئەوە گەورەترین خەتەرە لەسەر ئابووری دەست هەمولایەکتان خۆش بێ دانیشتێکی گەرم و گۆڕ بوو بەڵام لە دوای ئەوەی کە هەر یەکتان بەجیا ڕێی خۆتان ئەڵێن لە کۆی دانیشتنەکە بە چ ئەنجامێک گەیشتن و تەواو دانیشتێکەوان کۆتایی پێ هاتوو دەستی هەمولایەکتان خۆش بێ ماندنەوە. دەمێ ئەوە بڵێم کە لە دەرەنجامی ئەو گفتوگۆیە کە دەربارەی گەنج و ئینتیما کرا ئێمە دەتوانین بڵێن گەیشتنە ئەو دەرەنجامەی کە دەبێت پارتە سیاسەکان لە ناو خودی پارتەکەی خۆیاندا گەنجانی خۆیان لە ڕووی ئینتیماوە پەروەردە بکەنەوە جارێشتر و حکوومەتی هەرێم لە ڕێگەی وەزارەتی پەروەردەوە لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵا و دام و دەستگاکانی پەیوەست بە وەزارەتی پەروەردە پێویستە تاچی کورد دووبارە پەروەردەیەکی نیشتیمانی گونجاوتون کە ئێمە لە نەتەوەی جیاجیا لە کوردستان دەژین تەنها کورد نییە بۆیە ئەو پەروەردە نیشتیمانی پەروەردەیەکی کوردستانی بێ و لەناو خودی هەر خێزانێکی ئێمەشدا پێویستە ئێمە دووبارە خۆمان ئەبدێت بکەینەوە لە ڕووی ئینتیماوە بۆ نیشتیمان. لە ڕاستیا بە شێوەیەکی گشتی هەمومان گەشتینەوە ئەنجامەی کە یەکگرتوویی زۆر گرنگە سیستمی خوێندن زۆر گرنگە بۆی بتوانین گەنجانێکی بەهێزمان هەبێ بۆ کوردستان و بۆ داهاتوو و لەگەڵ ئەوەیە هەلی کار سیستمی خوێندنەوە دیسان زۆر گرنگە کە بتوانین ئێمە چەختی بکەینە سەر بۆ ئەوەی نەتەوەیەکمان هەبێ کە ئینتیمای گەنجان بەهێز و بەقۆتر بێ لە داهاتوە. لە سەرنجامی ئەو گفتوگۆیە دەگەینە ئەو دەرەنجامەی کە بڵین سرە ڕایبوونی کەم و کوڕی و نەبوون و یا لاوازی ئینتیما لای گەنج بەهۆی بارودۆخی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و ڕەوشی دیموکراسی و سیستەمی حکومڕانی دەتوانین بڵین هێشتا دەرفەتێک ماوە بۆ ئەوەی شکۆ بۆنەتەوە بۆ نیشتیمان بۆ گەنج بگەڕێتەوە ئینتیمایی کە لی چاوەڕوان دەکرێت لای دروست مادام ئێمە محکومین و لە سەردەمێکاژین کە سەردەمی پیشەسازیە پێویستە لە کوردستان کەرتی پیشەسازی و دنیای تەکنۆلۆژی کە خۆمان بەرهەمهێنەری بین وا بکات ئەوەندە گەشە بکە کە غوروری نەتەوایەتی بۆ گەنجی ئەم وڵاتە بگەڕێتەوە و غوروری نەتەوایەتی واتە ئینتیمای نیشتیمانی.